گرفتی ڕاستەقینەی موچەی مانگی دوو چییە؟ تەیفسامی بۆچی وڵامی تەلەفۆنی کەس ناداتەوە؟ وەزارەتی دارایی هەرێم خۆشی نازانێت ئەم هەفتەیە موچە دێت یاخودنا. 2 هەفتە لە چاوەڕوانی تێپەڕی و هێشتا بەغدا موچەی مانگی دووی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەناردووە. کەم ڕۆژەیە هەواڵی وردبینی لیستی موچە و ڕێکاری کارگێڕی ناردنی پارە بڵاو نەکرێتەوە، بەڵام کەس هەواڵە دروستەکە وەک خۆی نازانێت کە بۆچی موچەی مانگی دوو دواکەوتووە. تیوار لەگەڵ چەند سەرچاوەیەکی دارایی هەرێم و بەغداش قسەی کردووە. بە پێی زانیاریەکانی ئەو سەرچاوانە بۆ موچەی مانگی دوو جگە لە خودی تەیفسامی کە زانیاری لانیە کە ئاخۆکەی موچەی مانگی دوو ڕەوانە دەکرێت. سەرچاوەکەی وەزارەتی دارایی هەرێم بە تیواری ود وەزیری دارایی عێراق تەنانەت وڵامی پەیوەندی ئێمە و نوێنەرانی هەرێمی بەغداشی نەداوەتەوە. هەر بۆیە نازانرێت ئەم هەفتەیەش موچە دێت یاخودنا. تەنانەت حکوومەتی هەرێمیش وەک هاوڵاتیان چاوەڕوانی ئەم هەفتەیە دەکات. مانگی ڕابردوو بەغدا بە نووسراوێک داوای ڕوونکردنەوەی لەسەر داهاتی نەوت و نانەوتی لە حکوومەتی هەرێم کرد. هاوکات داوای ڕەوانەکردنی هەژماری بانکی موچەخۆرانی کرد کە لە هەژماری من کارەکانیان تەواو بووە. داواکاریەکەی تەیف وەک گرفت دروستکردن وابوو لە بەردەم موچەی مانگی دوو. سەرباری ئەمانەش سەرچاوەکەی دارایی هەرێم دەڵێت چاوەڕوانن ئەم هەفتەیە هەر چۆنێک بێت موچە بگات و ناوەڕاستیان کۆتایی ئەم هەفتەیە دەست بە دابشکردنی موچەی مانگی دوو بکەن. بەڵام هیچ دڵنیایی و بەرچاوڕوونیەک نییە کە ئاخۆ بە دیاریکراوی کەی موچە ڕەوانە دەکرێت.